لە بەرامبەر دواکەوتنی موچەکانیان مامۆستایانی خاننشین خۆپیشاندانێکیان بۆ بەردەم وەزارەتی دارایی و ئابووری حکوومەت یاریمی کوردستان ڕێخست. خاننشینان داوایان دەکرد چیتر موچەکانیان دوانەکەوێت و لە کاتی خۆیدا دابەش بکرێت، چونکە ئەوان مانگانە لە ماوەی ساڵانی خزمەتیاندا بڕێک پارەیان لە موچەکانیان بڕاوە و چۆتە سندوقی خاننشینیەوە، بۆیە مافی خۆیانە کە مانگانە و بێ دواکەوتن موچەکانیان پێ بدرێت. دوای دەیان ساڵ خزمەتکردن کە مانگانەش بڕە پارەیەک لە موچەکانیان جێردراوەتەوە بە ناوی سندوقی خانەنشینی، تاکو دوای خانەنشین بوون لەم سندوقا موچەی خانەنشینیان پێ بدرێت. بەڵام بەداخەوە لە ماوەی ساڵانی ڕابردوو خانەنشینانی خاوەنی دەیان ساڵ خزمەتکردن موچەی خانەنشینیان کە مافی ڕەوای خۆیانە بەڕێک و پێچی پێ نەدراوە و وای لێ هاتووە دوای 2 مانگ ئینجا موچەیەکیان بۆ خەرج دەکرێت. قەت بن سەرنجدەن لە لیستی موچەی کە 2 مانگ زارێک ڕادەگەیەندرێ لە زۆربەی کاتەکاندا خانەنشینان و با بڵێن مامۆستایان و فەرمانبەرانی خانەنشینی تێدا نییە. خۆش دەزانی بەڕاستی ئەمانە خزمەتێکی زۆری ئەم وڵاتەیان کردووە، گەنجێتی خۆیان بەم وڵاتە بەخشیوە، یعنی شایستە ئەوە ڕێزدان لێ بگیرێت. مامۆستایانی خاننشین هەر لەو خۆپیشاندانەدا داوایان لە پەرلەمان و حکوومەت دەکرد بە زووترین کات پرۆژەی چاکسازی لە خاننشین و موچەی پلە باڵەکان پەسەند بکرێت، بۆی چیتر تەڕ و شک پێکەوە نەسووتێت و ئەوەی مافی خۆیەتی و چەندین ساڵە بێ دابڕان خزمەتی کردو و بە پلەی وەزیفی خۆیدا تێپەڕ بووە مانگانە موچەکەی لە کاتی خۆیدا پێ بدرێت و ئەوانشی شایستە نین سزا بدرێن. داوا دەکەین لەو پرۆژە یاسایی کە بردیتیانە پەرلەمان گوایە بەناو چاکسازی دەکەن، ئەو پرۆژە یاسایە جێبەجێ بکەن، خانەنشینان پاکسازی و چاکسازی تێدا بکەن هەتا ئەو خەڵکەی شایستەیە موچە و مانگانی خۆیەوە بگریتن. لە ئەم ساڵدا وەزارەتی دارایی و ئابووری حکوومەت یاریمی کوردستان تا ئێستا تەنها یەک لیستی موچەی ڕاگەیاندووە و ئەویش موچەی خاننشین و وەزارەتی پێشمەرگەی تێدا نەبووە و تا ئێستاش دیار نییە کەی دابەش دەکرێت. ئەمەش بۆتە جێگەی نیگەرانی خاننشینان و داوای مافی خۆیان دەکەن بۆ ئەوەی موچەکانیان لە کاتی خۆیدا دابەش بکرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.